دوایین لێنانی چێشتیانە و دەبێت کەمتر لە 24 کاتژمێری دیکە خانووەکەیان چۆڵ بکەن. کردمانیانە ناو سیارە و بردمانیان بۆ مەرکەز سەرجمانیان کرد ئەمە چیە کوردی لەبەرەوەی کوردی لێران دەرمانەکەن ئەڵێ دەرچن هەر ئیمڕۆ لە ئیرانێ بەیانی ئەمان بن بۆ محکەمە گەرێ بەیانی دەرچی. هێزێکی ئەمنی هەڵیان کوتاوەتە سەری و ڕاپێچی زیندانیان کردووە. دەرمانەکەن ئیلاگەری بارکەن وتی هەمووتان دەرەکەی سجن تەکەین وتی دەرنەچی ئەمە شوێنتە وتیت بن بۆ سجن گەورە ئێستا لێرانە شوێن ئافرەتمانیت بن بۆ سجن گەورە بۆ هی ناو ژنەکە چەندە بەخوا بە شۆفڵەوە هاتن بە هەمەرەوە هاتن ئەیرانەمانی 11 عینیش دەمە دووسێ جار بێنە گیانمان خۆی ئێمە هەرم جارە نییە ئەمە چەند لە 16 ئۆکتۆبەرەوە ئەوە چەند کەڕەت بێنە سەر ئەیرانە بە قسەی ناشرین شۆفڵیان هاوردبوو لەگەڵ خۆیانە چەند هەمەریان هاوردبوو لە ئیرانەدایان نابوو ئارۆڵا بەقەوەتەوە هاتەبوون بەخوا دوو کات سەدامە و جومیان کردن لە ئیرانە ڕەبایە ئاگرێن. من لە تەمەنی 8 ساڵت جەڵتی دەمەخنمی داوە و دەست و قاچێکم لە دەست داوە ناتوانم هیچ پێ بکەم داواکەم لە سەرۆک بەرزانیت وە کوڕکی خۆی سێرم بکات من لایەکم نییە و فەرمان شدن سەر جادە دەرمانگەن لە خانووی خۆمان لە بەرەوەی کوردین. هاوسەرەکەی پێشمەرگەی و بەرشاڵاوی هێز ئەمنیەکان کەوتووە ئێستا لە زیندانە ڕێگری لە بینینی دەکرێت و مەرجی ئازادکردنیشی چۆڵکردنی خانووەکەیە. پیا من وا لە ژوورەوەیە داوای کەفالەی 5 ملیۆنم لێکەن بۆ شەرتەی دەرچم بارکەم بڕۆ من کەفالەی 5 ملیۆن بکەم بۆ چۆ بڕۆ وڵا بەس بۆ کووردە ئەوە تا عەرەبە تورکمان جیرانمانەیە کەس لاقەیان ناکەن بەس بۆ کوردەکان ئارە وڵا ئێمە کە کوردش ڕۆیشتنیتە تاوایزی حسابێکمان بۆ ناکرێت لەم شارەیە ناوەڵا پێشاوانە بووین پێشا پشتمان قایم بستە کەس لەسەرمان نایەتە جواب قسەی کەس نایخوا. دوای 16 ئۆکتۆبەرەوە کورد هیچ ئیمێدێکی نەماوە بەم شارە بەڕاستی مەوەزعنی ینی زۆر بێزارین برا گەورەی خۆم لەو تەلوەردە شەید بوو دیفاعی لە شاری کەرکووک کرد ئەی ئەوە تا ڕۆی ئیساش ئەو هامان پێکەنیستەوە بە چاوی خۆتەی بینی خۆشم پێشمەرگەم بەڵێ ئارۆڵا برایەکشم پێشمەرگێ و ئەو حاڵەکەشمانە براکە. بڕیاری چۆڵکردنی خانووەکان تەنیا کوردەکانی گرتووەتەوە زیندانیکردن و بردننی ژنان ترس و دڵڕاوچەی بڵاو کردوێتەوە. من خاوەن شەیدم بەخوا بەو گۆچانەی دەستم نەبێ ناتوانم بڕۆمە ڕێوە من بڕۆم بۆ شۆ ئەوە من ئێستا ئەمڕۆ لە خۆم ئەمین نیم بەڕاستی ئێمەش ئامر قەبزمانێ وتیانڵا دەبێ بێن بۆ هین بمرن دابڕزێن دابووە شێن بەس ژن نەگرن دوو لە ڕوحازری سەگ بە ژن ناوەڕێ ئای و شوورەی سیارە شورتە دێ لێرەش نەکاتە ناو سیارەش نەبە. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە چەندین گەڕێکی زیادە ڕۆ لەسەر مڵکی گشتی و بە پاڵپشتی ئیدارەی سەپێنراوی کەرکووک بۆ عەرەبەکان دروستکراون بەڵام بۆ کورد قەدەغەیە و باجەکەی قورس دەبێت. هەموو سەقفی خانەکەمان چینکۆیە فەرقی نییە لەگەڵ دەرەوەیە بارانێکە بارەوە کۆیە لە ژوورەوە ببارێ ئێزاشتان پێمان ڕەوا نابین و دەرمانەکەن هێمندەلۆ کوردستان 24 کەرکووک.